خۆشەویستان ئازیزان بینەرانی گەڕیانێزی تەلەڤیزیۆنی گەڕیان بیسەرانی ڕادیۆی گەڕیان خۆشحاڵین لە وەرزینووی ڕادیۆی گەڕیانە لە وەرزینووی کار و چالاکی و بەرنامەکانمانە دێمەوە خزمەتان لە بەرنامەیەکی نوێی بەزمەکانی گەڕیان. بەزمەکانی گەڕیان ئەو بەرنامەیە کە ئێمە هەوڵین هونەرمەندە خۆشەویستەکان هونەرمەندە دیێرینەکان بەسەرەکەینەوە هەموو کات بۆ هیوای بتوانین خزمەتێک بە هونەری ڕەسەنی کوردی بکەین. ئەمڕۆ دوو هونەرمەندی دیێرین، دوو هونەرمەندی لە دڵاشێرین، دوو یادەوەری کوچە و کۆڵانەکانی شار. یعنی ئەمڕۆ دڵنیام لەگەڵ بەرنامەکەی بەزمەکانی گەڕیانە ئەو خۆشەویستان کە ئاشنا بن بە هونەری دیێرینی ئەم شارە وەکو وایە گەشتێ بکەن لە سەر شەقامەوە پیاین بۆ سەرەوە لە چوارباخەوە بۆ سەر شەقام و کورە بۆ جادەی کاوە و بۆ مەولەوی و بۆ مەڵکەنی و بۆ دەباشان و گەشتێکەکەن بەناو شارە لەگەڵ دوو دەنگی ڕەسەنە لەگەڵ دوو دەنگی ڕەسەنایەتیە دوو هونەرمەندی دیێرینی خۆشەویست و بەشێکی لە بیر نەکراوی بیرەوەریەکانی شار کاکە شوان میرە و کاکە ئازاد مزەڵی خوا بەخێر بێن هەردووکتان. دەستان خۆش بێت پاسانەکەین کە نەتان بانگێش کردووە سڵاوە نێرین بۆ هەوادارانی ڕادیۆی گەڕیان تەلەڤیزیۆنی گەڕیان. یاخوا بەخێر بن کاگازاجان بەخێر بێن. خۆشیتان لێکم بە قوربانە بن. کاگازار ناچێت هیچ بەرنمەیەکەوە من سپاسی کاگەشوانەکەم و وەکو خۆشەویستیی بۆ ئێمە کامڕۆ گەورەی کردوین لە بەخێراتنی هەردوو ژەنیاری بەتوانە ئەو گەنجە جوانانی کە هونەری میلیان بە جوانی هێشتێتەوە کاکە ڕەحیمی باڵەبان کاکە باوانجان بەخێر بێن سەر هەردوو چاوم لەگەڵ ئاوکارانم کاک جەلاگۆڵی و کاکە دابان سامان و کاک گورانستار. ئەمڕۆ بەرنمەیەکی نوێ پێشکەشەکەین. من دڵنیام جارێک تێڵێمەوە کانەسکانشم بیرچوو گەڕاکە دیێرینەکان کاکە شوان کانێسکانی کاکە شوان کانێسکانی و کاکە ئازادجان ئەمڕۆ هەر حەزەکەم بەپەلە زۆر بەپەلە دوایە چینە لای باسییان لێ پرسم بۆ دیارنین و بۆ بەرەمی هونەری کەمەکە زۆر زۆرە بەڕاستی برینیەوە ناکولنەوە لە ناوم هەموو قەیرانەیە کە هەیە لە ناو هەموو نەهامەتی ژیانە لە ناو هەموو ناخۆشی ژیان کە تروسکاییەک بۆ خۆشی نەماوە ئەوە ترامپە سووریش لات چۆم کابرایان هێناوە بەشکم میشەڵا ئاوایە لەم دنیای بکە مەجموعێشتیان بۆ دەنابوو لە بەردەمەکە شوان ئیمزا بکە بەشکم یەکێک لەوانە خێرێکی تیاابێ ئیمزایشی بۆ ئێمە تیاابێ تۆزەوە زەمان باش بێ ئەم قەیران و ئەزمانە تێپەڕێ لەبەرەوە ئێمە ئەچینە لای گۆرانێکی خۆش لە بیرۆریەکانی شار مەقامی هەمایان و دوو بەستەی زۆر زۆر لە بیر نەکراوی شار لەگەڵ ئەم دوو دەنگە ڕەسەنەیە دواتر سەوباسەکانمان لەگەڵ ئەم خۆشەویستانەیە باسەکەین و هەندێ باسی لایەنەکانی ژیانی ئەم دوو خۆشەویستە مەکەم. بەخەندەوە پێکەنین و چاوی ئاغ بەخەندەوە پێکەنین و چاوی نەخوری دڵی بردەم ئەو لە مەکتەب
تابن وينا ساقي بيالا بوبينا عسي خدي تابن وينا إنا لله يبفينا إنا لله يبفينا بوشي يارم بوشي سورا بارك البركونا يارم بوشي سورا بارك البركونا اي دروا ديلان جيني بعيش وناس قيدان دروا ديلان جيني بعيش وناس قيدان كوشي يارم كوشي صورا بارك البركونا اي ربي سازوان روي ليرا شتي دنيا ديزاني وازواني ئێمە خوازییا بووین ئێستا تاحویل لێ بکەین بڕۆین بۆ سەرشەقام بۆ بەڵام قەیناکە لە بەرگەکانی ترە یاخوا بەخێر بێن ئێستا کاتیواتوە گازەکەم پرسم بۆ ونیت هەر لە مەگەل لە سوۆسیال میدیایە لە پەیجەکانە جابەجارێ من کە فکوڵمدا ئەمرجێتەوە بە سوفە بە مۆبایلە گرتێکی ڤیددیۆی بینم زۆر خۆشحاڵم کا گازاجیان بۆ ونی لەم دنیای جوانی هونەر وەختێک ئێوە هونەرتان کردووە سەرەتای نەوەتەکان و هێشتاکان بەڕاستی ئێوە ڕەمزی هونەری میلی بوون یاخوا لەشتان ساڵ بێ بەڕاستی ڕاستەکەی ژیانی ئەوە سەخت بووە ئەو کاکە سەباحجان سەباحی سنتور ئەڵە سڵاو لە ئازانم کاکە سەباحی هاوڕێ هەمومان کاک سەباحجان سڵاو ڕێز بۆ لێرەوە تا سوید جانەکەم یەک دنیا خۆشەویستیمان بۆ کاکە سەباحی هاوڕێی دێرینمان کاگەرام عەبدوڵای هونەرمەند لە تاراوگەوە چاوی ماچەکەم زۆر زۆر سپاس کاکە خاتوبانە عیرفان سڵاو بۆ تۆ سەگوڵ خانمی بابان زۆر زۆر سپاس کاکە ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە زۆر زۆر سپاس بۆ تۆ چاو ماچەکەم کاکە سامانی برای کاک بورهانساری خۆشەویست لە بەریتانیاوە چاو ماچەکەین کاکە ڕێباش عومەر هونەرمەندی دەنگخۆشی مەقامزان سواز بۆ تۆ سڵاو ڕێژ بۆ تۆ کاک سۆران سابیر دەنگخۆش هاوڕێ خەراجانی هاوڕێ دێرینمان سڵاو بۆ هەمووتان کاک ئازاجیان ڕاستەکەم بژێوی ژیان دیارە بۆ بە هۆکاری بەڵام ئەوەی من بیرما بێت چەندین شتی دووقۆڵیتان نەبوو کاتی خۆی بە زۆری لەگەڵ کاکە باهیر و پێم وابێ وابوو لەگەڵ چی تراو کاتە و سەردەمانە کاک محموو کاک محموو خۆمان
وڵا لەگە بەڕاستی کاک ئەحمەد بەڵێ کاک محمود درێژ. ئەمی لە هەوڵەوە تەم دڵنیام هەر هەمومان بیرەوەری دنیامان هەیە لەگە دەنگە خۆشەکانیەوە کاشوانجان تۆش پێم وابێ کاک سەباح کە دوورکەوتەوە زۆر بەمانی هەتی و کە دێشێکەوانە بەڕاستی کاتا لێرە بۆ ئەویشی بۆ تۆ کرد بەڕاستی خوانە بوو فەرقی نییە کاک سەباح گەرمانە لێرە من سڵاو ڕێزمەیە بۆ کاک سەباح کاک سەباح تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد سێ بەرهەمیان بۆ من کردووە دوو بەرهەمیمان کلیپ کردووە زۆرم پێخۆش بەڕاستی تۆ کۆی کە ئێمە بەڕاستی لەگەڵم کاگازادە کۆمەڵێ پاسچە ڤیدۆمان هەیە خەڵکێشی دڵمان بۆ نەخۆشە ناڵم خەڵکێشی زۆر مەسەن وەکو لایک کۆبێت وەکو فەیسبوک و پیجەکە بەڵام من پێم سەیرە کەناڵەکان یعنی بۆچی ئاگان لێ من ینی بۆچی بچم کاک ئەی ئەمام کەناڵەمان بۆ دامەزران بەڕاستی بۆچی کەسێک من کەسێک ڕاست پێرم من با لە کەناڵێکە بەرهەمی بۆ من کەم کەناڵەکە خۆی نازانێت قوربان کەناڵەکان ماوەی گوای لاتەوە هونەرمەندانی لە تاراگەون لەگە ڕێز و خۆشەویستی دنیام بۆیان ئەوان هاتنەوە فۆشی سووریان بۆ داخستن یا هونەرمەندانی ناوچەکانی تری کوردستانی بڵین ئەو دوی سنوورەکان بەڵام بۆ هونەرمەندانی شارەکەمان هەموو کە دەستمان بۆ پەرێستنە کردبوو بۆیە ئەم کەناڵەماندا وەکو بەرهەمی وەکو ئێمە وەکو کلتور وەکو بەرهەمی فۆلکلۆر هەچ کاتێک ماسی لە ئاو دەریبێنی تازەیە وەڵا دڵنیام زۆر دڵنیام ئێوە هەموو کاتێ لای ئێمە ناوکو باسم کە بەتام و بۆن و بەرامەی شار ئێمە دڵمان پێتان نەکرێتەوە کاک دیرمان لە گوڵان نەڵە سڵاوتان لێ بێت کاکە سیبەری بەهارات خۆشەویست و هاوڕێمان هونەرمەند کاکە سیبەرجیان سڵاوتان لێ بێت سپاس کاکیان جیهانی ئەی هەوار کاکەیان جیان ئەو پەیامنێرە خۆشەویست و خۆنەویستەی هەموو هونەری ڕۆژهەڵاتی بێمە ناسانەوە هەموو ناوچەکان کاکیان بەڕاستی من بۆ بە سەرچاوەیەکی زۆر ڕۆشنبیری بۆ من کە من ڕۆژانە متابعەکەم دێ بە دێ کوچە بە کۆچە شار بە شاری کوردستان هەموو هونەری ناوچەکان و هەموو کلتوری ڕۆژهەڵاتی بۆ ئێمە زیین کردێتەوە من سپاسێکم وە سابرای مەڵە من لە ڕانی و سڵاوتان یەکەم زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد خۆشناوەتی لە خۆشحاڵم بەبوونتان سپاس هاتووبەنە سپاس دەکەم کاکە دڵشار عوسمانی هاوڕێ دێرینم لە بەریتانیاوە سڵاو بۆ تۆ قوربان کاکە میرشوان کاکە میرجانی کوڕی کاکە شوان هەر سەرکەوتوو بن سڵاو ڕێز بۆ ئێوە خۆشەویستان بەنامەیە بە شێوەی ڕاستەوخۆ پێشکەشەکری ئەگەر هەر پرسیارێکتان نەبێت لەم دوو هونەرمەندە خۆشەویستە یا بۆ بەرنامەکە ئەتوان پەیوەندی بکەن بە هەردوو ژمارە مۆبایلی 0 471 52 64 و یاخود 0 727 85 35 وام بەرنامەیە بە شەوان دووبارەکرێتەوە لە کەناڵی ئێزی کەناڵی گەڕیان ئێزی کە لەو کەناڵاتوانیەوە بینەری ئەم بەرنامەیە بن بە تەواوی کە ئێستا بووە بە کەناڵێکی بینراو کەناڵی تەلەڤیزۆنی گەڕیان ئێزی بە جود و ماندووبوونی کاکە دابان و هاوڕێکانی من چیان ماچەکەم کاک گوران هاوڕێیان کاکاروانی ماملێ لە سڵاو ڕێز بۆ تۆی خۆشەویست ئازیزان بەم نزیکانە ئێمە پێشتر بە تەلەفۆن بە کاکە شوانجیانیشم ئاگادار کردبووم یادێک بۆ هونەرمەندی شەید ئاواتی ئامەقەرەج ڕێگەخەین دەستێمانی لە هۆڵێک بە شێوەیەکی زۆر شیا و گونجاو ئەو خۆشەویستانی هەج بیرەوەرەیان هەیە لەگەڵیا یا خۆشەویستانێنێ بەشدار بن بە نووسین بێ بە بەژاری بێ بە شعر بێ بە گۆرانی بێ بە وێنەکانی بێ بە ئەرشیفەکانی بێت ئێمە بەرنامەیەکی زۆر جوان بۆ شەید ئاواتی ئامەقەرەج ڕێگەخەین لەبەرەی بەشێکی دانەبڕاوە لە هونەری میلیۆم شارە چاوەڕان بن هەمومان بەیەکەوە ئەو یادە ڕێگەخەین و لە خزمەتان هەبین خۆشەویستان بچینە لای گۆرانێکی تر کاکە شوان پێم خۆش بەیەتە سۆڵەکانە
عزيزك ئەمەیان پابەندی زولفی تۆم و توانای ڕۆشتنم کوانێ عزیزەکەیە من پابەندی زولفی تۆم و توانای ڕۆشتنم کوانێ مەگەر خۆت بەباشێ دڵیا بکەی پێم بڵێ یاڵێ ئەی گوڵێم ئەی گوڵ ئەی گوڵێ ناترسیە لاوی بولبول ئەی گوڵێ بترساو لاوی تاکەی بناڵێ تاکەی بناڵێ تاکەی بناڵێ بولبولای لەسەر بولبول من شيب كميلته بولبول من شيب كميلته بغوان نبرين من بين بتوه يا سركل بينا بملاوا زور الجملة قل شرشاوا اي بناس 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 اي بناس بناس خوبي غمر لو بالرازي بوچو بار گدے لکول ناوا ای ورایا زردی داوا بوچو بار گدے لکول ناوا ای ورایا زردی داوا کی بفرلا چیف دکتوری کی بلبل لا گلتورا کی بلبل لا گلتورا بناس بناس أي بناس 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 ما شاء الله زور
شەریک نابم لاگەڵ گامی ئەی بەناز 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 ئەی بەناز 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 ماشەڵڵا چنێ بەنازی ئەی خۆ پێغەمبەر لێم بێرازی عزیزەکەیان مەیخوایە کەس وەکومێن مبتەلای دەردی دڵ نەبێم هەزار ماجرای لێ حاواصل نەبێم خوایە کەس وەکومێن مبتەلای دەردی دڵ نەبێت هەزار ماجەرای لێ حاوسڵ نەبێت دڵێگای بۆ گوڵێ کەرت و پەر نەبێ خوایە تەمەناکەمە و دڕاق بێلانە ئەو جێ نەبێ لەولاتێ بەڕێبواری لولاتي بالربواري ربكو تباغي باختياري ربكو تباغي باختياري برا لنقول ونقول زاري اي قول على سوري بهاري قولي كان دامي بادياري شودا جريم داري كاس قليانم دين ما هواس
شەودا ژێڕێم دیار نییە کاس گریانم دێ نەما هەواز گریانم دێ نەما هەواز وەفانەماوە لای کاس لەولاتێم بەرێبواری لەولاتێم بەرێبواری ڕێبکەوتە باغی باختیاری پڕا لە گوڵ و گوڵێ زاری ئەی گوڵاڵە سوورەی بەهاری جا گوڵێکیان دامێ با دیاری عاشق دەبێ مەستانە بێ لەناو دەرگای مەیخانە بێ عاشق دەبێ مەستانە بێ لەناو دەرگای مەیخانە بێ گاڵەی دەسی کارخانە بێ لە دوای جوانان دێوانە بێ لەولاتێم بەرێواری ڕێبکەوتە باغی باختیاری لەولاتێم بەرێواری ڕێبکەوتە باغی باختیاری پڕا لە گوڵ و گۆزاری ئەی گوڵاڵە سوورەی بەهاری جا گوڵێکیان دامێ با دیاری جا گوڵێکیان دامێ دەمتان خۆش بێ دەستان خۆش بێ کاکە ڕەحیم کاکە باوەنجان دەم خۆش کاکە ئازارجان بەڕاستی دنیایەک بیرەوەری لەگەڵم گۆرانیانەیە هەیە ناتوانی کە جۆرم گۆرانیانە بێ چێ بیرەکەوتەوە یەکسەر ڕەحیمی نەی ئەحمەد شەماڵ بەڕەحمەت بێ کاکە مەحموود کاکە شێری زەرەب کۆرەیتر ناڵم لەسەر شەقامەوە هەروە هەر قسەگەم نەکان ئەسکان و هەموو گەڕەکانێتەوە بەرچاوت بەڕاستی بیرەوەری جوانەکان کاشوان لەوا چ من لە هەردووکتان بەتەمەندتر بم بەڵام بۆ نییە ڕاشەکەمەوە من بەڵام من هەندێشتم بیرێتەوە ئێوەکو بیرتان مابێ بۆیان جێڕای بنەوە تاریخی و دانیشتنانە سێمانیا بۆ کێ گەڕێتەوە من پێم وابێ بە بۆچوونی خۆم لەوەتێ لە سەرەتای هەفتاکانەوە بوو بێ لە دانیشتن لە ماڵانە لە هەفتاکانەوە نەبوو بەڕێیتەوە سەرەتای هەفتاکان پێشتر نەبووەکو تۆمار من نەبیستە وای بەڵێ پەیوەندێکمان لەگەڵ ئەو پەیوەندی وەرەگەین ئێستا ڕاستێکەوە باسی شەستەکانوانشمان هەیە کاک ئەحمەد لە کەرکووکەوە کاک ئەحمەدجان سڵاو لەبێت کاکە دەزای گوڵ سەڵاوم بۆ تۆ بۆ سەرجەم میوانەکانت زۆر سپاس کاک ئەحمەدی گوڵ وا قوربان چاو ماچەکەم قوربانم کاکە دەناژیان هەر لە کەرکووکەوە ڕێز و سەڵاومان بۆ تێ لێرەوە هەتاکو و کەرکووکی هەردوو چاومان بابە قوربانم چاونەکە بەخێرات نییە میوانە ناکەم چای ماچەکەم زۆر زۆر سپاس کاک ئەحمەدجان بەڕاستی دەنجە خۆش و دەنجە نایابیان و هیوادارم ئەو سەرکەوتن و دەنجیان نەڕزێت یاخوا کاک ئەحمەدجان سپاس بۆ تۆ ئەو دەنگە جوانە ئەو دەنگە نابێتەوە باسەکەی ونن هیچ کەناڵەکی ڕاگادن تا ئەسامانە بەسەر ناکاتەوە ئەم دەنگە جوانانە بۆ من وتەیەکم هەیە بۆ تۆ کاکە دەزاجا خۆت هەڵوازانەوەم ڕادیۆنی گەڕیانت دامەزان هیوادارم دەستبەرداری نەبن ئەم فۆلکلۆری کوردیە هەر بەرەی بن و بەرەو پێشی بەرن چونکە بەڕاستی ئیمڕۆنێ جۆ لە هەرێک گۆرانیە بێ یانی ئینسان شەرمەکە جوێ لێ بگرێت بەڕاستی ئەمە پێمان وایە هەندێک کەناڵ هەیە هەر بۆ شێواندنی هونەری کوردی دامەزراوە نەک بۆ خزمەتی هەر بۆ کە هونەری کوردی لەناو بەرێت ئەلێرەوەڵێم هەرێک گۆرانی هەیە ئەگەر ئەو ئافرەتە ڕوتی قوتانەی لەگەڵا نەبێت بڕا ناکەم کەس تەماشای بەخوا کەس گوێ لێ ناگرێت هەندێکیان گۆرانێکی وەگە بۆی بخوێنیتەوە بۆ بە شتێکیان خوا لێ خۆش بوو ئەحمەد شەماڵ حەسەن زیرەک قادر زیرەک ئەمانە فڵاح داوودە ئەمانە هەر لە جۆ تا زرینگێتەوە یعنی بەڕاستی یەکێ گۆرانی هەیە سەیرەکەی ئینسان بەسە من شەرمەکەم لەم گۆرانی نەم کەناڵی ئێوە باس بڵێم ئەم گۆرانی ئەو گۆرانی حەز ناکەم بۆی تاشیر بکەم بە هەر خەڵک فکرێ ئازادێکتر خۆی چۆن گۆرانی لە چۆن گۆرانی ناڵێ ئەوە من دێرەوە میگا حوسێن یعنی بەڕاستی
هونەرمەندێکی زۆر بەتوانایە من باید نەکەم بڵێم وڵای ئەمانە ژیانی ئەو تەنگانەیە کە هەیە هیوادارم فۆلکلۆری کوردی بەرەو پێش بەرن و بەرەو دنیای بناسێنن بۆ هیواین کاکە ئەحمەد جان ڕۆحەکەم قوربانت بم ڕێز و سەڵام بۆ تێ و بەگەڵ داواکاریامان هەیە بۆی ئەم کەناڵە خۆشەویستە ئەم ڕادێگەڕیانە بەزێ نێڵن و ئیشەڵڵا کاک ئەحمەد جان ئێمە لە ناو قەیرانە لەدایک بووین لە مانگی دووە لە کاتی مەنعەتە جەوەل و کۆرۆنای لەدایک بووین لە ناو قەیرانە هاتووینەتە بوون ئیشەڵڵا بەرگەی و قەیرانانە ژەگرین و بەردەوامە بین ئینشاءڵڵا من ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە تەپچێ گوڵ و تەپچێ نەرگز مەرگتان نەبینم هەردیدا وەرگیش بە قوربانم کاک ئەحمەد جان چاو ماجەکەم چاو ماجەکەم قوربانتان تا ماسەکەم بەخێراتکەم و کاتێکی شەر زۆر زۆر سپاس دەکەم هەر بۆ پژاستنەوە قسەکەی کاک ئەحمەدی خۆشەویست هەندێک کلیپ هەیە کلیپەکەشە و سەرنجاکێشە و ئیغرایتیایە و ئیتر بەڕاستی چەندین خانمی جوان و بەو شەوەی کە ئەو باسی کرد لەگەڵش ژێرنووسەکە شێنووسنەڵە خخوای ژانگەریشە سەیری نەکەی جەبێژینەکەی بخوێنێتەوە ئەگەر ئەوەش نەبوو بەڵام دەردی کابرای کورداڵێ ئەحمەد شەماڵ من ئەوەنە چێش لە گۆرانی بێ مۆسیقاکانێ بینم باوەڕم پێ بکە دەنگەکە کە خۆش مۆسیقاشی نەوێ ئەوانەیە ئەو کە دانشن لەو گرتە ڤیددیوانەیە نە مۆسیقایتیان هیچ سوپاکە نازم لە شوێن شاخانەیە کە لە ماڵێکە لای کاگازان لە شوێن لە دوکانەکە کاگازا دانیشتون کە بڵاو بێتەوە بەڕاستی من ئەوەی چێژێ بینم ئەڵی یەک دنیا مۆسیقا و یەک دنیا گۆرانی و تیپێکی مۆسیقا لە بەردەمایە لای لەسەر قسەی جەناب کاکە جەزایسا من ئەو گۆرانی ئەحمەد شەماڵ ئەو هەنارێکم تازەم کردوێتەوە کە تازەم کردوێتەوە وەکو میلۆدیەکەی من دەستکاریمان نەکردەوە بەستەوە وەکو شیعرەکە لەوانەیە دەستکاری شەش شتێکمان کردوێ کوای تۆ ڕسمەکەی بێ لە ماڵەوە چوارچێوەیەشی بۆ بکە یانی ئێمە بۆی داشتی نەکەی جوانتری بکەین ئەو کارانەمان کردەوە زۆر تەبێ خۆی میلۆدیە ڕاستانەکە خۆی بێڵیتەوە شعر دەستکاری پێی زۆر تەبێ دەستکاری نەکردەوە بەس وەکو شیعرەکە خۆمان ئەویش خۆمان ئیزافەمان بۆ کردەوە وەکو ناکەوت هەرچەنە ئەحمەد شەماڵ بەڕاستی هەندێک شعری وتووە حەسەن زیرەکەمانە بە حساب خوێنەواریشیان زۆر بەرز نەبە وەڵڵاهی شعرەکانیان ینی کە جوێی لێگێتەوە ئێستاش هەست بە ڕازگۆیەکە چکە ئەوە لە ناخێکەوە وڵقڵاوە کە ڕازگۆیە ینی باسی معاناتی ژیانی خۆیە کرد ئەو خۆشەویستانی کە ئەو خۆشەویستانی کە جمهوری ئەمان یا پیان خۆش ئاواداری ئەم ڕادێنتکان یەکەم وەکو سیرمانەکەن وەکو بینەرمانن شەیری ئەو پەیجە بکەن شەیریەم ڤیددیو بکەن با زۆرترین کەس ببینێ بێبەش نەبێت لەم دوو خۆشەویستە لە میوانە دەنگخۆشانە ئەمڕۆ ڕۆژەکەیان پڕ بێ لە گۆرانی موزیک کاک محەممەدمان لەگەڵ تاسوجەوە کاک محەممەد جان سڵاو و ڕێز بۆ تۆ جانەکەم زۆر سپاس کاک محەممەد جان ڕێزمانەیە بۆ جەنابەت قوربانم کاک زەزاجان دەستۆشی ئەم بەرنامە جوانە یەکەم خوای گەورە بۆ ئێوە بێڵێ بە قوربانم کاک محەممەد جان ئێوەش تەمەند درێژ بنیا ڕەبی من کەو کارەی گوێبیی جەنابتم بەڕاستی خۆشحاڵم کاک زەزا بەخێراتی میوانەکەش دەکەم زۆر زۆر سپاس کاک محەممەد جان یاخوا یاڕەبی خوای گەورە تۆمان لێ نەکەن ئینشەڵڵا بە قوربانە بم لەگەڵ ئێوە تەمەند درێژ بنیا ڕەبی بەختەوەر بن لەگەڵ ئەو گۆرانی خۆشانەیە هیوادارم دڵیەوە شاد بکەین و لەم کاتی نەهامەتیە تۆزە دڵتان خۆش بکەین وەری یاڕەبی دایم ئاوا دڵ خۆش بن بەڕاستی ئێمە کە گوێ لە ڕادیۆی گەڕیانەگرین ئەوە لە ئێمە شوانی بۆ شاخەوەین زۆر زۆر خۆشحاڵە بین یاخوا سەرکەوتوو بن یا ڕەبی لەشتان ساغ بێ بەختەوەر قوربانم بەس کاک جەزاجاوەدا گۆرانی خۆشکەرە سەری بۆ بێتاقەتی بۆ شوانەکە کۆرەوەی بەسەر چاوم بەس بەخوا هەرچی گۆرانی شوانی و گۆرانی عشایری و گۆرانی میلیە لای ئێمە پەخشەکرێ نازەماگە گۆرە بەخوا ئازارم کاک زەزاجان یاڕەبی ئەو دەست و پەنجەی هەر خۆش لە کاک زەزای ساس بە قوربام جۆ لە نەبوو کاشەوەتی منش بۆ ئەو شوان و بۆ ئەو خۆشەویست و بۆ کرێکار و ڕەنجەران یاڵێن یاڕەبی خوای گەورە بۆ ئێمەتان بێڵێ خوای گەورە سەرکەوتی تاکە ئینشەڵڵا با لە کاتان نەگرم بەخێراتی میوانەکە دەکەم دووبارە و چاوتان ماچەکەم زۆر زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ قوربانێ خۆشحاڵم کاک زەزاجان چاو ماچەکەم جا هەر بە موناسەبەتەوە ڕۆژانە جێ لە ڕادیۆی گەڕیان بگرن حەیران و گەلۆ ئای و خاوکەر و سیاسەمانە و هۆرەی جافی باوەڕم پێ بکەم ڕۆژێک ئەو گۆرانیانە زۆربەی گۆرانە بێ مۆزیکەکان ئەوەی ئەرشیفی کۆنە دەگمەنە لای ئێمە هەیە لەو پەڕی ڕۆژهەڵاتەوە بۆ ئەو پەڕی هەموو شارەکانی کوردستان نەوژین سلێمانی ڕستاو لە مامەشوانە و مامازات تەمە درێژ بن لاویدانە دەستان خۆش بێ کاگەکرم هەورامی هونەرمەند سڵاو لە خۆت و لە بەرنامە و لە هەموو کارمەندانی ڕادیۆی گەڕیان بە خێراتنی میوانە بەڕێزەکان شتەکەم سپاس کاگەکرم هەورامی هونەرمەندی خۆشەویست کاگەزاجان کاکسەبای سنتور زۆرم پێ خۆشە بەس خۆزگە کاکسەبا ئەگەر بتوانێت لە پەیوەندیەکە کاکسەبا ئەتوانێت بە ڤایبەر وەرمانگرێ ژمارەی ڤایبەری ڕادیۆی میلی گەڕیان 0 750 727 85 35 بەداخەوە من لەناو کۆنتڕۆ لەناو ستودیۆیان
لە کۆنتترۆل ڕقمەکەی کاکسەبا هەملا نێجامە پەیوەندیمان پێوە کرد کاکسەبای سنتور ئەتوانێت ڕێنماییمان بکە ئەتوانێت پێشنیارمان پێ بڵێت چکە و خۆشەویستە و شارەزایەک و ئەزمونێکی زۆر زۆر تەواوی هەیە کاک ئەحمەد خۆشناوەتێڵە بۆم وەرناگیرێت ئاخۆ کاک دابان کێشەی خەتەکەمان هەبێت هیچ کێشەی پەیوەندەکانمان هەیە کاک ئەحمەد خۆشناوەتێڵە وەرناگیرە ژمارەکان ئێمە لە خزمەتانین ئەتوانن بە هەردوو ژمارە مۆبایلی 0 471 52 64 و یاخۆ ژمارە مۆبایلی کۆڕک 0 پەیوەندی بکەن و ئەو کەسایی لە تاراوگەن لە دەروی وڵاتە نەتوانن لە ڕێگەی ژمارەی ڤایبەر 0 بەشداری بکەن لەم بەرنمەیە و بە تایبەت ژەم بۆ کاکسەبای سنتوری هاوڕێمان کاکە شوانی برام چیترمان ئامادەیە کاک ئازاد هەمانێک ترمان وە بۆ بێ لە شەقامی سەر شەقامەکەش بڵین بەڕاستی دوای چینە لای گەشتێکی تر زۆرمان پێخۆشەوانە بیرەوەری خۆشەویستانی شارە خۆشەویستانم ڤیددیۆ شێر بکەن ئەم بەرنامەیە شێر بکەن هیوادارم زۆرترین بینەری هەبێ هیوادارم ئەو خۆشەویستانی کە زەرەر ناکەن لە بیستنی هەم بەرنامەیە چونکە من دڵنیام ئارامە بنەوە لەم کەشوهەوات تەشەنجاوی و ناخۆشەیە پەرچێژە بن بۆ دنیای ئارامی بە ئەم پەیوەندیش وەرەگرین تا کاکە ڕەحیم بەڵەبانەکەش ئامادەکە کاک ڕزگارمان لەگەڵای کاک ڕزگارجیان سڵاو لەبێت سڵاو لەبێ کاکە ڕزگارجیان زۆر زۆر سپاس کاکە ڕزگارجیان ڕزگاری حەکیم چاومانە کاکە ڕزگاری حەکیم کاکە ڕزگار لە هەموو گرتە ڤیددیۆیەکانیم دوو خۆشەویستەیە دایما زۆر جاوجودی هەیە باسم کردی غیبەتم کردی زەمم کردی وتم لەبەرەوەی لە گۆرانەکەی من دەچمە ناو کەشوهای خۆمەوە ڕزگار لەو لاوەیە قسەکە تێکێ لێم ئەوەشم گردنم ئازاکە حاجە ڕزگار خۆشەویستی هەمومانە بەسپیری چۆتەوە کاگازات ساڵی هەشتا و پێت لەگەڵ کەریم گوڵانیە لە ماڵی ئێمە حەفلەیەکم پێکردوون کاگازات تاکی ڕیم بوو یەکوا مویمە بۆمان بێنێتەوە تۆ ئەرشیفەکانە پێشکەشی ڕادیۆی گەڕیان کرد من زۆر زۆر سپاسەکەم زۆر زۆر سپاسی حاجە ڕزگارەکەم ئەرشیفێکی دەگمەن و ناوازەی پێشکەشی ڕادیۆی گەڕیان کردووە لە گۆرانەکان ئەحمەد شەماڵ کە بڵاو نەکراوەتەوە هی کەریم گوڵانی هیوادارم ئەو بەرهەمەی کاگازات دشمان پێشەش بکە بۆی بڵاوی کەینەوە هەر بە کاگازات بڵێتە بڵێ ساڵی هەشتا و پێت گوێی لێەوە تا جۆم لێ باوەن لە ماڵی ئێمە بوو ئەو کاتە شاخی کەتووە گیرا بۆ یادگاری شاخی کەتووە گیرا و ڕۆژە باشە سڵاو ڕۆژە بۆ ئەو بیرەوەریە جوانە هیوادارم ئەو بەرهەمەمان پێشکەش بێت ئەو سێبارەکان هاتە بۆتەها بەڵەو بە قۆنتەرا دەیانگر بەڵە جوانەکەم بیرمانە قۆنتەرا بڵێ ئەو شەوە ئەمە ئازادە بە منی وتی کوڕی خواتیەکەی دنیا چیراوە ئەوە خۆی باداری تۆ گوێ لێوێ وەڵا ڕاستەکە ئێساوانە زۆر بەیان لەوانەیە بە پلە عەقەید و عەمید خانە نشین بنەوەوانی کە تۆ باسێکەکەی و قۆنتەرا چێت ئای تامان دا ڕێز و حورمەتەمەیە بۆ خۆت و بۆ بەرداوەکە و ڕێزەمەیە بۆ کاکشوانە کاکشوان گیرا حاجە ڕزگاری خۆشەویست حاجە ئەمە ڕزگار دوو بولبولن ئەرە وەڵا لەناو شارە ئەرە وەڵا دوو بولبولن لەناو شارە کەسان ناتێ بەهۆی من و بەهۆی جەنابتەوە ئاوا مەگەڕیان ناتێنێ من لە پەیچەکەی ئاواتی ئامەخانە لەگەڵ کاکیاسیدا ئەمەمان بۆ دابەزانن ئەوەی ئۆفیسەکەی کاگازات خۆمان تەسلیمان کردووە دەنگانەوەیەکی هاو هەرچی خەڵک بۆ ئەحمەدەوە دەنگا هەروایە منش باسم کرد لە سەرەتای بەرنامەیە باسم کرد ئەمە بەڵێ کاکشوان بڵێ دەستە خۆش بێ دەستی خۆش بێ کاکە ئێوە گەوران ئێوە تۆ کاگە ئازاد تۆ کاگە ئازاد کاکشوان بەڵێ 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 جۆملێتە تۆ کاگە ئازاد و کاکدەزا سمبۆلی شارن سمبۆل قوربانە بە ئێوە سمبۆلی شارن
حقا وريت وحرمتي تايمتي بتجاب كيف چاو ماجەکەی تۆ چاومان تۆ چاومان كاكا عذاب كاك شوان سيد الغرامة كانت نقرب لخلق الشام بس كاك تزام لا تمامك كاك تزام وڵی حاجیان تۆ زۆر هەیە بەسەر ڕوتی هوەریەوە تۆ زۆر خزمەتی هوەرمەندانێک کرد و ئەرشیفێکی دەوڵەمەند لای تۆ هەیە هی سەرجەم هوەرمەندان مای دەستخۆشی بەڕاستی جێڕێز و شانازی خۆت ڕۆژە بانگەکەی نە بەرنامەوە حاجیگیان بەتەمای ئەوەین دیارە پەیوەندەکەی بچڕاچینە لای مەقامەکەی سواز بۆ حاجی ڕزگاری حەکیم چای ماجەکەم کە ئەرشیفێکی دەوڵەمەندی هوەرمەندانی لە کاک ئەحمەد خۆشناوەتیش وەرگرین باشە بەڵام میلمان هێنا بۆ مەقام و بەستەیە بەڵام کاک ئەحمەد خۆشناوەتی کاکداماڵە میلەکە جارە ساحبیکەنەوە بەسەر چاو خۆشەویست و هاوڕێ و برا و پشتیوانمان لە هەولێر بەڕێوبەری پێجمان لە هەولێر پەیامنەری خۆبەخشمان لە هەولێری دێرین کاک ئەحمەد خۆشناوەتی بەڕاستی هەمومان قەرزاری وەکو ڕادیۆ گەڕێن ئەڵێم قەرزاری ئەحمەد خۆشناوەتی و مادووبوونەکانین کاک ئەحمەدجان سڵاو لێبێت جانەوە کاتتان باش سڵاو ڕێز بۆ تۆ کاک ئەحمەدجان بەرنامە جوانە لێ دەکەم ببنی ئینشاڵڵا بە خێرات میوان بەڕێزەکان دەکەم زۆر سپاس دەکەم کاک ئەحمەدجان ئایا دەنگوشت باشە لە پەیجا زۆر قەلەقە من پیاوی مەژوورەوەی تر خەمی زۆر باشە دەستی دابانجان خۆش بێ لەگەڵ شێخ بورهانە بەڕاستی ماندوو نەبن یاخوا سڵاو ڕێزم بۆ ماوەهان و کاکدابانیشێ یەخ سەرکەوتوو بن لەشتان ساغویش زۆر سپاس بۆ تۆی عەزیز و خۆشەویستمان کاک ئەحمەدجان چیت هەیە بۆ میوانە عەزیزەکانمان کاک ئەحمەدجان وەڵڵاهی بەڕاستی من شتێر یعنی ڕاستی بڵێم لە دەنجیان نەبووە بەس بەڕاستی پرۆژێم لە دەنجیان ڕاگرت ینی بەڕاستی نمونەی هونەرمەندی جوانن یاخوا ساغ بێت سەرکەوتوو بن کاک ئەحمەدجان چێ هۆکارەکە جوێ لە دەنگینە بۆ غێر ڕاگەیاندنەکان 80% 50 خانمی دەنگا خۆشیان گرۆ بە گۆرانی بێژێکی هەیە دە دەفتەری تێ چۆ کلیپەکەی قوربانە بم بەسییان زامەتی بەڕاستی گوناحە ینی ئەو دەنگە ڕسانە ئەو تێن و دیار نەبێن تۆ خۆشەویستی لامان کاک ئەحمەدجان خۆشحاڵم جێم لە دەنگ یەک عزیز قوربانی ئێوە کاتێک خۆش بۆ ئێوە ئەڕۆین بەرەو سەر شەقام بەڕاستی لەگەڵ دەنگە خۆشەکەی من ئەو دڵات دەردەبێ چەنم بەدڵێ ساتێ نەسرەوتیە زۆرم ودەیایی بەدڵێ ساتێ نەسرەوتی الحمد لله سجد آي بكوستانك
شقامەکەی کاوایە دیم جوانێ دراوەستاوە لە شقامەکەی کاوایە دیم جوانێ دراوەستاوە دیم جوانێ دراوەستاوایە باوکوزی هەڵداوە باوکوز دەڵێ نەخشایە و باوەنەی تێکراوە بە سوک سالام لێکرد ئەو ئێوە ژاوری لێداوە بە سوک سالام لێکرد ئەو ئێوە ژاوری لێداوە ئای لە شەقامی مۆلەوی دیم وەکو باڕەکەوی لە شەقامی مەولەوی دیم وەکو باڕەکەوی خوایە جوانی لە شەوێ با لە ژیان تا سەرکەوی ئەوات بابێ حەبە ئەی هەر دڵێی مانگە شەوی ئەوات بابێ حەبە وەی هەر دڵێی مانگە شەوی لە شەقامی سەر شەقایم خوار حەمامەکەی نووری لەگەم کۆڵام بەدەستی چایم گەر نزیکی یا دووری بۆنی یارێم لێنە دوور هەر وەکو بۆمی کافوری بۆنی یارێم دەسووتێ هەر وەکو بۆمی کافوری بۆنی یارێم دەسووتێ هەر وەکو بۆمی کافوری یاخوا دەمتان خۆش بێ دەستان خۆش بێ بیکردە بە باران ئەی بۆنە وەڵا ئێساژێ بێ هەر یەکسەر چکە ئەمە ئەو گەشتە تەواوکەین ئەوە بە باڵەوان زۆر بچێت ئەمڕۆ لە کوێستان دەبارە باران ئەمڕۆ لە کوێستان دەبارە باران دەیدا لە گۆنەی نەسک و نەزداران نەسک و نەزداران کۆڵوانە لای کۆڵدین و ئیمانم کۆڵ
تابكي وقيني بنايم تابكي وقني بنايم من بدب داخو دردوام وغنبار ودل السيري هاد برنجي زردوام أغوشي بندردام دبي وخود زاني حالي مين أغوشي بندردام دبي وخود زاني حالي مين بوقش شاكا والولد دايما رشيد ما شاوان مريجا بكلاكي كويا شاوان مريجا بكلاكي كويا اما تسويا بلا موي بطويا موي بطويا باران بارانا دبار يا باران لسي دقاري لقولي واران لقولي واران یاخۆ هەر بمێنن یاخوا دەمتان خۆش بێ دەستان خۆش بێ کاگە ڕەحیم کاکە شوانە کاگە ئازارکە بەڕاستی ملای خۆمەوە هەرچی خەمیم دنیا بۆ گەل لە کۆڵشما بۆ دامنا بۆ ماوەیە کاکە ناسایلەتی وڵات تەلەفۆنتان بۆ نایە دیارە کێشەمانێ لە خەتی ئاسیاکەیە ئەتوانێت ڕێگەی ژمارەی کۆڕەک 0 750 پەیوەندی بکەن کاک ناساییان داوای لێبور نەکەین کاگە ئەکرەم هەورامی ئەڵە براکە مەبەستی کەناڵی تەلەڤیزیۆنی گەڕان کراوەتەوە بەڵێ کاک ئەکرەم هەورامی خۆشەویست لە جیازی ئایستار و ئێزی بۆکس و میدیاستار و ئیکۆستار بە شێوەی ئۆنلاین واتە ئەوانی بە ئەنتەرنێتەوە کۆنتاکت دەکرێن هەچ سەتەلایتێکی ئەنتەرنێتی بێتن وەریگەن لە کوردبۆکس لە 124 فامیلی لە مای کورد تیڤی ئەمانە بە ئەپی مۆبایلی شەیە گەر ئەندرۆید بێ ئەوانە شەمووی لە ئەپەکانە هەیە ئەتوانێت سا بە تەلەڤیزیۆنی گەڕێنەوەی بینەرمان بن لەم بەرنامەیە زۆر سپاس کاکە ئەکرەمجان کاک سامانی حاج عەلی پێشکەشکاری بەتوانەوە هونەرمەندی کۆمیدی زۆر ناودار و خۆشەویست کاک سامان پێشکەشاری بەنامەی وتیوتیە لە ڕادیۆی گەڕیان ڕۆژی شەمە میوانداری هونەرمەندی شانۆکار نەوزاد ئەحمەدی کردووە کە لێرە لە بەرنامەی وتیوتیە وتیەکانتان کۆکەنەوە بۆی خۆتان لە کاکە سامانە بەتاڵکەنەوە هەرچی دەدەدڵی ڕێژن لە بەرنامەی ڕاستەخۆیە و تەنز و کۆمیدیایە باسی دیاردەزیێوەکانی ئەماوەیە کە چی وتیوتیەکەی ناو کۆمەڵگایە کاک سامان باسێکا بە شێوی کۆمیدیا لەگەم میوانەکەیە کاک سامان ئەڵە سڵاو و ڕێز بەگەشتیان بە خێراتنی و دومیانە جواناکەم بەخوا دەنگیان هەروە خۆش بێ بەڕاستی جوانترین گوڵیان پێشکەش بە ڕادیۆکە کرد بەو دەنگە خۆشیان یا خوار تەمە درێژ و سەرکەوتوو بن چاوی هەمویان ماچەکەم بەس مامە زابڵە بە کاگازان مزالیەکەت دیارە دەرزەکەی گۆڕیەوە کارسەمانە شتێکا بە کۆمیدی ئەڵدانە دەرزەکەی شکاوە تا ناکات ڕاستەکە لەگانی گۆڕی ئەجا خۆشەکەی لەوە کاگازات بەنەوە ئەکتراو بۆێرە کاگوران لیتراوە بە خۆی لە هەمومان قۆستر ئەگەر ئەمانزانی ئەوە لە هەمومان جواتە دەرەچێ نەمانە گۆڕی بەڕاستی ئازاد یاخوا بەخێر بێت کاک ئەحمەد خۆشناوەتی خاتوبان عیرفان زۆر سپاس کاک ناسەحجان ئەو بۆ جەنابە بۆ توانین لە ڕێگەی ژمارەی کۆڕێکتەوە پەیوەندی بکەین بەڵێ کاک ئەکرەمجان کەناڵی تەلەڤیزیۆنی شاق قوربانە بەم چاو ماجەکەم زۆر بەڕێزی کاکە شوانە ئێوە کاک دانەر جەلالیڵێ بەڕاستی زۆر خۆش و زۆر سپاس کاکە دانەرجان ئێوە گۆرانیتەوە من دەنگم نووساوە سێونێک بەتێکە ئێستا چی بڵێن ناساوەکە بازە گۆرانی بێشێ لەگە ڕێزمە ئێوە ئەوم لێ نەبینین کاستا بەرنامە ڕاستەخۆر لە یەکەم لەحزۆ بەخوا دوێنێ ئەم فرۆزان بوو
جۆگم جۆم تۆنی و تۆزە هیلاکم نەبێ بۆ قسەی کاک جەزا، من ئێوەتان نەکرێ ئەو نازنوو ئەو نازنووکەمان نەکرد، بەس مادەم باسێ کرد من لای دکتۆری دان بووم ئێستا ئەمانەی پڕکردم ناخۆرگوشتم بۆ قسەی نوشتەشە بەزەر زۆر خۆش ئەنجا منە بجارە بە کاک بوران ئەڵێم ئەو قورانی سەڵاتداودەوان قەت ئەوە ناکەن مەسەن ئێوە جەنابی شەوەتان نەکرد زۆر هونەرمەند بەس هەندێک هونەرمەند لەگە سەرەتای بەرنامەکەەوە بە بێژەرەکانە بەخوا دەنگم تەواو نەبوو ئەنفلۆزان بوو نازام دوێنێ سەرمان بوو ئەشتا هیچ بە نەدو ڕاستگەیدا هەڵە سەوتم نووسەوە جایەوە ماشەڵاو دەنگە ئەمڕۆ بەڕاستی هەمومان بەڕاستی چوینەوە لای دەنگە خۆشەکەیەوە بەڕاست زۆر خۆشحاڵ بووم کاکەیوان سادق ئەڵەسڵاوێن لێبێت زۆر سپاس دەکەم وەستا محەممەد دەڵێ ساورێز بە کاگازاد و هەمومیانەکان زۆر سپاس باواجی کۆیە ئەی سڵاو بۆ کۆی خۆشەویست سڵاوتان لێبێت سڵاو بۆ باواجی کۆیە سڵاو ڕێزمانەیە بۆ تیپی باواجی کۆیە ڕۆژانێکیش ئێمە وانێت خۆ کاڵی باواجی کۆیە کەس نییە ئێمە خەڵکی ئەم شارە بیرەوەری یەکسەر ئێوە بەشێکی دانەبراون لە هوەری کوردی بەڕاستی باسی دانیشتەکانمان کەرەوسا پێشەوەی بچینە لای گۆرانی و پەیوەندەکان من وام زایل لە سەرەتای هەفتاکانەوە بەس پێشەوەش کاکبوران بۆی ڕاستکردمەوە کە لە شەستەکانیشە بەس پێم وانە پێش شەستەکان هەبوو بێت چونکە من زۆر هەوڵما بە دوای مێژووی هونەری میلیا پەنجاوەش دوای ئەوەی حەسەن زیرەک ئەوەی قازیاوە و دوای ئەوەی بەڵێ دیارە کاسێتێکی ئەحمەد شەماڵ بە ڕەحمەت بێزار ڕەحمەتی لێبێت ئەوە لە 63 کاسێتێکی ئەی باشە تۆ بڵێ مام حەسەنی نەی و ئەوەی پۆستەویدارە کاڵی لەو باغیدا لە باغ حەسەنی نەی و مامۆلی وەلی سەیزاوان تۆ بڵێ ئەوە شەر شەستەکان بێت بەڵام هونەری میلیە گەبیرتان ما بێمە و کاتە ئەچوینە دانیشتەکانەوە خۆمێشێکم لە زۆر لەو دانیشتانەیە لەگەڵ ڕەحمەتی ئەحمەد شەماڵ و کاک مەحموو و ئومێدینەی و کاک میلیا و ئەو کاتە ئەگەر لەبەر خۆشەویستی میوانەکە ئەو پەڕێگە بوو تا بە سڵامەتی و بەوراگەورم داناوە لەوە زیاتریتیانە بوو ئێستا هونەری میلی زۆر بێتان بوو ینی بووە بە پارەپیاکردن بەڵام بە شێوەیەکی زۆر نەشیا و زۆر ینی بەڕاستی یعنی وەسفکردنی سیارەکەی و تەزبیحەکەی و جامانەکەی و دووکەڵی جگەرەکەی و خۆڵای بەڕاستیەوە جوان نییە مامەسا حەسەن زیرەک لە کۆپلەکانە ئاڵێ لێم بیان و خۆشە قسەی جۆکوان و لە دەر و ژوور دڵخۆش بێت لێو ڕازی بەکەیبان و بەڕاستی و کاتەوە بۆ منێک بیرەوەری حەسەن زیرەشیان بۆ جەڕامەتەوە بە ڕەحمەت بێڵە کابراک لێرە ناوی بابەکر پشدەری بووەکەەوە محافظی سلێمانی بۆ یا بابەکر پشدەری بڵێ ئەڵەن نردوێتی بەدوایە کە چۆ بۆ محافظە و کاتە محافظەوەک و باسێکەن لە شوێنی قایمقامەتی ئێستا بووە کە چووە بۆ ئەو بانکرەوە دوایە ئەو کاتە 100 دیناری ئەو کاتە زۆر بووە وەکو باسێکەکەنەوە خۆیان بڵێن یەک دەفتەری ئێستا بێ ئەیترەوەی بۆ داناوە بە دیاری ئەڵە زۆری لەگە کۆتەری بە خاوەری ناگرم توێتی ئەخ بۆ چی وێنێت توی کاکە من ئەچمە چاخانە پارەم لێوە ناگرن نەچم ماتان پارەم ناگەن ئۆتێل پارەم لێوە ناگە پارەم بۆ چییە ئەڵێ ئەو شەوە ئەوە نەحورمەتە ڕە بۆ دوای توێتی کاکە منەکو یەکێک لە مەجلسەکە بتێت ئێمەکو کابراایکی عشایر بێزگەلەوەی کە محافظە پێی ناخۆشە دیارێکی ڕەپسکەی ئەنجە وەری گرتووە دوایی ئەڵە کە وەری گرتووە ئەڵێنێتی بە داوەت و بە جلش بۆ برادەرەکانی ئێوە خۆشەویستن حەزەکەم گەشتێکی تر بکەین بەناو گۆرانی خۆشەکانە چکە فرسەتی وام دەست ناکێتەوە ئەمڕۆ دوو تۆحفە دەردی کاگە ڕزگار و دوو بولبولی دەنگخۆش دوو هونەرمەندی دێرین ڕێست بەخوا لەم بەرنامە لایڤانەیە ڕێستی تێناکەەوە مشکلێ داوای لێبوردنەکە ئەگەر خۆیان باشە گۆرانیمان ماوەی تر ئێمە دیارە بەم دوو گۆرانیە ئێمە هەر کۆتایی بە بەناوژێن لەبەرەوە ئەچی دەماگەم وایە ئەم دوو گۆرانیە دوو گۆرە مححڕەکە یەک گۆرانی نەبێ یەک دوو گۆرانی بێ بە دوایەکە بەبێ چڕانەوە ئەگەر وا بێت ڕەحیم جانەما کەین بە دیاری بەرنامە بەس پێشەوەی کە کۆتاییشی پێبێنم من سپاسی کاگازانەکەم سپاس دەکەم یاخوا بەخێربێ زۆر مەمنونم کە عەزێتش گەشا ئیش و کارەکەت بەجێهێشت هاتی بۆ بەرنامەکەیمە کاک شوانجیان بە هەمان شێوە من سپاسیەوەکەم کاک جەزا تەمەندرێش هەرچی شتانە پێمان بڵێ هەرچی کەم و کوڕیەک ڕەخنەیەکتانێ پێمان بڵێ ئێمەش دەستخۆشی لە تۆکەین هیچ پێشنیارە ڕەخنێکتان نییە لە کەناڵیان لە ڕادیۆی گەڕیان پێشنیارێک پێمان بڵێن چی بکەین باشترە ڕزامەندی خەڵکی لەسەر و دەستان خۆش کاک ڕەحیمجان سواز بۆ تۆ کاک باوەنجان سواز بۆ تۆ سواسی شێخ بوران و کاک بەختیاری نەی و کاکە دابانەکەم لە کۆنترۆل سواز بۆ ئێوە
ئەم بەرنامەی بەزمەکانی گەڕیان کۆتایی هاو تا بەرنامەکانی تر بەخواتان ئەسپێرم خۆتان لەگەڵ دیاریەکانی کاکە ئازاد و کاکە شوانی خۆشەویست. بکشتن مواد خوازی بکشتن مواد خوازی تو خدا بلکم دواز بینا اشینا یواش یواش دمی بینا یواش یواش دمی بینا فران ولينك وملوام اي رب نسينك يا شام درب تورا درب تورا تخوف وتم دواز بينا تخوف وتم دواز بينا غريب الله كما اشكينا يواش واش بينا يواش واش بينا بکشتن مواد خوازی بکشتن مواد خوازی تو خواب لکم دواز بینا تو خدا لکم دواز بینا غریبم دل ماشینا یواش یواش دمی بینا یواش یواش دمی گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری. بارانوت تاکە بریکاری داری فینلەندیە لە کوردستان و عێراق کە بەرگەی سەرما و تەڕی و خۆری عێراق و کوردستان بگرێت بە گەرنتی 15 ساڵ. زیاتر لە 9 جۆر پرۆفیلی جیاوازمان هەیە بۆ ژێرسەقف و واجیهە و ئەرزی دەرەوە و ساونا بە تاکو بەکۆ. ئەم دارانە سنەوبەری فینلەندین هیچ موادێکی زیانبەخشیان تێدا نەماوە وەکو شیلە، ئاو، خۆراکی حەشەرات.
بیرت نەچێت بەبێ بەڵگەی بریکاری داری فینلەندی هیچ دارێک بەکار نەهێیت چونکە تەنها داری فینلەندی بەرگەی گەرما و سەرمای عێراق دەگرێت تا دەرەجەی 212 حرارەی گەرمی فڕنکراون. ڕۆژەکانمان شایدی کوالیتی دارەکانمانن. پەلە بکە و پەیوەندیمان پێوە بکە 070 137 73 71. بۆ زانیاری زیاتر سەردانی سایتی فەرمی بارانوود بکەن یان ئۆفیسی سەرەکیمان لە سلێمانی، تافگا، بینای والی مۆڵ ژێر سوپەرمارکێتی فۆڕیو. بارانوود تاکە بریکاری داری فینلەندی لە کوردستان و عێراق. گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە. ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا. کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان. ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا. کامڕەشی ئاگا بەڕاشی چاوی هاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان. گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە. چاوی هاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان. بۆ ڕێکلامکردن لە کەناڵی میدیایی گەڕیان پەیوەندی بکە بە 070 999 658. برژانگۆ بڕۆی ئەگری جای خاوی هاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان. یادەی دکتۆر فایق محەممەد گوڵپی گواستراوەتەوە بۆ تەلاری پزیشکی یاسەمین. دکتۆر فایق محەممەد گوڵپی پسپۆڕی نەشتەرگەری گشتی و کۆئەندامی هەرس، ئەنجامدانی نەشتەرگەری بە نازور و بە لەیزەر. سلێمانی، شەقامی تویمەلیک، تەلاری پزیشکی یاسەمین، تەنیشگەسی سازی بەرامبەر تەلاری پزیشکی دانا. ژمارەی مۆبایل 070 671 10 11 050 691 48 84. هايبر كلين جروب لخدمات التنظيف في مدينة سليمانية ونواحيها، تنظيف الدور السكنية، المباني العامة والمؤسسات والشقق والمدارس ورياض الأطفال بأحدث الأجهزة الألمانية الحديثة مع كوادر شبابية. نستعمل مواد تنظيف وآلات